مامورێت تووشی جێ سەرەکمان دەکات. سەوهەر فەنجی بە تاریکی وەمەنێ زارێت چ بووە؟ هەدی نابینی بابا لەلایەکی دەیەوێ هەرچی و پەرچیان ببینی لەلایەکی دیش مژجێنیمان دەداتێ وەڵڵا چییە؟ مەتکەب دەکرێتەوە مەتکەب کوڕم ئەگەر لەگەر کرمانجان نەرم بی لە قسەی بابی خۆت دەرنەچی. السلام عليكم. السلام عليكم. وعليكم السلام. بخير 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 سلام عليكم. السلام عليكم. وعليكم السلام. ذاكر أتو قيدناك برو ماري لو ناخذ قليلة سرنية زوراغا قوتي با كاكل استراحة بكا ممنون ساقبمو ممنون آخرك برام ممنون. السلام عليكم. عليكم السلام. كاكل شنو؟ بريغانا طومسا إذا بس نقول كاكل يا أخوانا ها؟ خيرا من أزام كخول زورك كتا بروغا نكتيني بستوى ماري ها لنا بدأت تقوم بلي نكاني زارش كشاف شغلكم برضي بردك يا خيرا كاكل من لوخو كلبو زي لوخو تشوفو أو معومينا وإيش بقول الله عدو ما تنشف بوليتس التلفاني شوفني مش كسوليري والله مش كسوليري مش جري مش كأسوان شكرا والله موتي موتي نقول خارق موساك بها تسجي وخارب كشي يزتي هو هاتي هاتي خارج لي باب السوماري خوي ما دينك ودا خدروني ناك بودانش معاي هاكا بيد بيد خارق بوناك بيد واستمروا ماري اي هذا باش يا الله كاكا شو قربان براكيش دتنوى مالي داني شبرا يقدو قسان دكين فاشن هم من ضروري باشا قربان باشا وسبسب هذا علي بري بري كاك زود بري بران بري دورنيا زوربتان نزانن لبرسم قاد كردينا والله كاك ملمول عمل بخون نازانم لو قاس كلايمو منام عمل او هندي دسانم هندك كزراويان شو هندك كلاوي خويان قد يبالي أدية سيدة والله كاك ملمول امن هرتا غيسر بدي لا حول ولا قوة لي قريت أو للاي شديكا أنا كاك ملمول ملمول لقد أمنيها عفوا كاك سيدة فرمو أنا ملمول داري معوش تعنتي كان يسر شان الدبي سبن ها فارنا زير زيوان سنة أو نزمة تتوي
بخوا من دار شارستان عنتي كنا ها لو تما بشم تشنا من أموري مرزان أنا بخوم وذكم ها لو تما أمن جنم باشا سيدة هذه تصدقي شم دوي بلو أمن بلو لكي باش بهمر تي دنيا ناقرمو زۆر باش ئەو جارێ شەربی بگەڕێمەوە بلوورێکی باش لۆ دەنێرم ئەو جە چیدی قسەمان مەبرە باشە لو تما من مقصمة تاشتان ببرم سەیدەی سانی نینا پەلی بگرن و فەیدە نەدەرێت ئاغا پێویست ناکە سەیدە عەفوە فقط مأمولي داران دبو المكان سيدي لفلا قدلا بران یەک دوو قسەم مایە بەرام پێم خۆشە بچینە هەیوانە ئێرە زۆر گەرمە فەرموو زەنانی فرمو زنابي بامي فرمو تاو او امر نيم دايو شینا بري خارا ئەو لە باڵێ بینە کوڕم بري خارا عنايتي ما قلت لك يا خوما زوو بەدەی فرمو فەرموو زەنانی برا ئەمە متأکدم قادراغا پیاوەکی باش و خواپەرستە لەگەر کرمانجی خۆی برا گەورە و خەمخۆرە هەتا هەمکە کەسێک نەها تێشکایەتێکی بکا و برێ قادراغەی ژاناوی غەدری لە یەکەکی کردیە ئەمن دەزانم گوندی ژاناوی یەکجار کف و بێدەنگە و بێجێچەرە بەران لەگەر ئەوەشدا خوا نەخواستە ئەگەر قڕەقڕک یا ناخۆشیەک ڕوویدا ئەوە دەبێت ڕوو لە ناحێکن یان قەزا یا ڕوو لە شاریکن والله كاك ملمول ساكت نزاني سەیدە لو چونکە گوندی ژاناوی پڕە لە ژان و جێچن و دەردەسەر قوربانەوە ئەوە شێت مادام شێتە لێی گەڕێن فەرموو سەیدە فەرموو فەرموو سەیدە فەرموو كاك ملمول ئەو زەوهەلاغەی دەبینی خۆ دەیبینم ئەوێ ڕۆژێ هەندی کەرەکی لەو کاک لە بەستە زمانەیدا کاکر وەیە قوربان پڕی زمم قسەیە بەران سەری زمانم بفەیە کاکر شتیوا ڕوویدایە نەخێر قوربان کاکە بێدەنگ من کاکر ڕاز دەکا و سەیدەش درۆ ده والله أمد دروي ناكب بلان آخر بلان هەر کۆچی بی لەوە پاش هەر کەسێکی غەدری لێ بکرێ بابێتە کنە من سيدة ولا بابي من عندك اسمع بيتا آخر مكيرة عليك فرتو فيلم لينا كان بابڕۆی خزمە بابڕۆی بس فرتو فيلم لينا كان ها لا لا سيدة أوها كاكل أمن دلوزنم ها باشا شربي أوزاري بش بشن نابية من دنجيبك
دەبازارێکی دیکە نازە پێم برێ بڕۆ شوێنۆ کاکلی ببە خوا کەرە بۆز آخر ئەمن حەق نیمە ها ئەمن نەحەقم خەرچی ژاناوەی آخر هەمووی درۆزنن هەر هەمووی درۆزنن ئەمن و ئەو بلوورە و کەرە بۆز نەبی درۆی نازانی هەچە وەرە باوە لە گلەی و گازاندان بینی با مزیێنەکەتان بدەمێ وها مزجێنی مەقسەدی مەتخەبەخەیە خەمێ مەخۆ کوڕم هەردیست مەلامات کوێشتمان بڕوە ئەگەر هەموو خەریرخانە بە زۆریش با فتوایەکمان هەر پێدەدا هەر گۆتم زەوخە دەری مەلای مەشتێنە هەمکە لە وزارەکی ئەوە ئیشەکەمان پێ دەکرد ها قادراغا تتقو والله جناب ئەگەر مەقسەدت مەتکەبە ئەوە مژدێنی نییە لۆ قادراغا حەز ناکەی لە ژاناوی مەکتەب بکرێتەوە نا والله حەز ناکەم دەشت و مەتکەبیان نەگوتیە بڕیارە و درایە دەبی مەکتەب لە چەند گوندەکی بکرێتەوە یەک لەو گوندانە گوندی مەیە بەرێ گوندی ژاناوی یەکەم ناوە ئای لەو بەرای ئەو جەوە چی ئەفەندی هات نەگوندی دەبی منداڵەکان ڕەوانەی مەکتەبێ بکەن و یاری دەشیان بدەن بەرانزنە منداری گوندیمە هەموو دەست نەکەن مەلای باشتریش گەست و مەکتەب یەکدی تەواو دەکەن باشە ئەفەندی ئەوجا ئەگەر کرمانت منداری خۆیان بنێرنە مەتکەبێ ئەدی چێلویان دەستکە بەرزەخان مندارە دەستەچی نا باوەڕ ناکەم خەرجی ژاناوەی مەتکەبیان بوێ ئاغا دەیانەوێت ئەگەر هەمکەش لە قازانجی مەکتەبێ نەگەن دوایە تێدەگەن کە بوونە مەعاشخۆر کە بوونە دکتۆر بوونە مهندسی و زابط باشە جەناب بە من نارێ لۆ چەند سارە ئەو ڕزمە لە گۆڕێ نەبوو وەڵڵاهی کاک زەوەر ئەوە بخۆتان داواتان کردی ئەمە بەرێ لە دائیرەی مەعارف شتە چوان بی حما زاحێرە گوندی کونا هەندێ ئەنگەڕێکم بەیاندێ ئەدی کاکن 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 پاشایە کە بەتەری لەخۆن یاخۆ هەر بازی فەرمو دەی فەرمو پێشکەوە كارسيش عرفي قسمة أقام له بس ما ينيا والله يدري دقي نازا شوية كاكم زور لقر كاكل الشري دكات بيسان لو زوهر لو زاري كان داخل ما فاهم لو بيسان كاكم زور شر يعني بيسان عادي كان شر يعني
لنا ديسان قوما ظهري آغا لقر كاكلي زماني جبرم دسي دسجنم والله أول جاسة كاكل بدا صد بسيغي لسا دسجنم دەمزانی ئەو چاومۆنێت بە خۆڕایی نییە بە چ سندلۆ بخۆم کورە بە 44,000 پێغەمبەران ئاگام لێ نییە بە 44,000 پێغەمبەران ڕووی دەخی هەتی میساک بەس مەعموور دەکەم بێ ئەرێ کاک جەوەر ئەتو نەک ناهێری کرمات قسام کە ئەتووە ناهێری ئەماش قسام بکەین زەوهەر کوڕم جێ لە مەئموورە فەندی ڕابگرە بزانە چ دەفەرمی چ ئەمر دەکا ئەو چبرێ ئەو هەوا قوربان ئەمن هەرزوو دەمزانی ئەو فتنەیە لە بنسەری جەوەر فتنەی چ مەکتەب کردنەوە خێریان فتنەیە مەئموورە فەندی لە زەوهەری گەڕێ زارێ هێشتانەکە خێرەشوە نازانێت کوسە فەرمان پێ بە ئەوجا لە پشتەوە بەتەمان ئاخر وانە کاک جەوەر ئیوە چوەی فکر لەو شتانە ناکاتەوە ئەلیشە بکرد دەکاتەوە ها ئاغا مەلا دنیا دیتە ئەوانەی قیمەتی علم و معرفەت دەزانن ئاغا و مەلا دنیا دیتە دەترسێن مامۆستاوی شەی کردبی لێوە هەزوش دەفەڕی ئەرێ جەناب دەترسێن مامۆستای گوندی ئەو بەڕێ هاویشتە مزگەفتی نەخێر ئەویش نییە ئەفەندی لە قسەکانت ڕادیارە یەکێک لەمە ئەو خێرەی کردبی بەرێ چه هەمانە دەبرێت چه هەمانە جعفەری برات چه زعفەر ئاغا چێوە دەچی سوماری کاکلی دوایە دەچین دوایە لۆ دەبا بچینە دیوەخانێ ئاخە مەئموور هاتێ مەئموور ڕسمە مەئموور هات هاتی داتو بڕۆ ئەم لە دووا دێم بەناخێری وەغری کرد کوڕم عیب بوو دەبا ئەتوش بەڕێت بکرد باە سختری کە ئەتوو لەسەر ئەو ئەقرەی لۆیە ئاخر بابە ئەمن نازانم چ برێم ئیش ئەوها ناڕوە بەرەن چ بکەم نازانم بابە چی خراپم نەکرد ئەوها بکەی سارە چیدی ئەو وەختانە دار و بەردمان لێ دەبنە دوژمن بابە چەند جارم پێگوتی با جعفەر نەستەمەت کە بێ فەرموو بەدەستی خۆت ئاگرت لە ماری خۆت بەردا کوڕم ئەگەر ئەتوو بە ئەقر بیر بکەیەوە و لەگەر خەرچی گوندی بجوولێەوە مەتکەب خراپ نییە کو خراپ نییە دەفەرمەوە کوڕی خۆتە هێشتا نەبوویتە ئەفەندی ئەو هاالێ دەکاتن شێ دەرێ سبێنێ وەشی ئەنتیکەکان ها داوازەی زاریش ناکە بەسەر کرمانجان دابەش بکەی هەدی دایە دایە نووسە داکەم واز لە خێوی ڕۆژێ نانیتە بەرم کار جعفەر ئای دەستەکانت خۆشی خوشکە سێوێ
وەرە خوتە وەرە وەرە دانیشە وەرە وەرە الله دۆی دەشتێ لە چێ و کۆکۆسی فۆنی شاری لە چێ ڕۆرە زەوهر ئەمن ناحەقت ناگرم بەران ئەوڕۆ دنیا گۆڕایە نابی بە ئەقلی جاران بیر بکەیەوە هەر زەمانە و پیاوی خۆی هەیە ئەمە ئاغەینە دەبی پیاوی هەموو زەمانە چی بی بەناپیسمان دەستە دەباخانی ئەتوو دیتت ئەو مەئمورۆکە کە کەس نازانی کوڕی چێە کو بە کەیفی خۆی پچک و پەلاری لێدەوەشانی کو داوای لە کرمانجان دەکرد ئەگەر تەنگاو بوون لە قەزا و ناحیەکان یان لە شاری شکاتمان لێبکەن شکات لە چێ بکەن لەو کەسەی وەچی غەدی لێکردی ئەنی لەمە بەرێ دیارە لە شاری شتەکە ڕوو بدا بەنا متەسەڕف برادەری خۆمانە بەبێی ما هیچ شتێکی ناکە دیارە ئاگای نییە ئەوجا ئەمان لەوەی دەترسێن یانەوە ئاگای لێ نەبی یان گۆڕابی بەرێ بابا دنیا گۆڕایە بەران هەر کەسێکی قسەم لە قسەی بداتن ئەژدادی دەسووتێنم مار و مندار و دار و بەردی لە بن پێم دەهاڕم هەر مەئمورێکیش قسەم لە قسەی بداتن باڵدار بیتن باری دەشێنم هاتینەوە سەرگاسنی گۆلچێ کوڕم ئەو ڕۆژەگەر لە بەردەوت قیت نەبنەوە سبەینێ لە بەردەوت قیت دەبنەوە پشیلە بە پشیلاتی خۆی ئەگەر تەنگاوی بکەی پڕ دەداتێ وەرە کابرا ئەتونەتانی زەلامە چی بینیەوە باشە هەوکەچی بە ئاغایەی وەڵڵا ئەگەر زەوەراغە دەزانی بەدەست بە تاری هاتیەوە سەد بەرچی کرەکە دەشکەین کاکە خۆهانکە قابینە لای خۆزم چی لێ بکەم ئەوەندەی کردم و کردم مەلا نەگەڕاوە نەگەڕاو کورە پیلم دەگرت و دەمهاوی سەر پشتی وراخی ئای ئەوجلوها دەمدا پێشە خۆم هەتا ناو گوندی بە پاران دەمهێنا دەکورە بابم ئەخر هەموو شتێک بە خێو خێش بە معنایی خارە چێوە خارە خارە خاری گەورە و زەوەراغا پڕەچاندی شەیە داخە زۆر غەریبیان دەکەم خارە هەموو بێ لە خۆت باشتر قسەی دی مەڕۆ مەڕۆ وەرە بادار فەرمو دانیشتە خارە فەرمو چۆن باسکان سزەکان سناکان حاوتان وەزەکان خۆش هێشێکی چینەکوی باشم خارە دەستمان دەکەم یافە شاک و شاد بەخوای بێنگ و ناخۆش کە لە خۆش حاو تەمەرخان ترێینە ڕۆژ باش ئەوجلۆ نارەی تەڕەماش بابە کوی بەخێر بێەوە ڕۆرە خوا سلامەتت بکە ئافەندی ئەو لەو سەر بەخۆریشان دەکەی ها شیتە خۆش لەو سەر دێن تۆ دەرێشی چ ئاخر دەوەڵا تێ ناگەم بابە مەسەلە چییە باشە چێ بە جەناتی گوتێ مەمەدکەممان دەوێ ها چوی داوای قوتابخانەی دەکەی بابە وەزان ئیشەکی خراپم نەکردیە لێ مەکتەب دەکراوە ئەو گوتم با بتە پیاوەتی قسەی قۆڕ پیاوەتی کاکە هی بۆ قسانە مەکە هەتیم لەبەردای من کرد دەبێەوە ها کاکە هی بۆ قسە ناشیمانە چێ دەکەی هەی بێنێشک بەرامبەر بڕادەوەستی ها زەوهەر دانجا
کاکر خێرە ئەتو ئەوها دامای نازانم لە دەست دەوەری کێوە بچم کورە دەی خەزمە چیوها نەبوو نا کاش گوتم نایەمە دیوەخانە هەیە خێر پێداوە ئەو مەکتب کراوە تازە تەواو ئەو کابرایە لە من بەهەنجە لە هیندستان کەرە گوتۆ پێخێ من دەکەی ماخرا بەختتە بوو بوو مەمر گوتی جعفەرە بەخوای بە فێری توش تاعی مەمانە دەترسێنی واللهی دەرێم ژاناوی بەجێ بێرم و سەر هەرگرم کورە قەت شەرم ناکەی کاکر پیا و هەواری با و باپیرانی ئاخە بە من نارێ کومە دێنێ چ بکەم ئیسف چ بکەم کاکە مادامە چ با مەتەرۆکانێک باشە ئەوە چیە مامەکەم هەیە لە دەشتێ کەچە شیرە چی لە پشتێ ئەوە ئاسان هیچی گران ئێ باشە چیە ئەوە دوو پشکە بە هەدیینە باشە ئەدی ئەوە چیە ئەم لام دیوار ئەو لام دیوار تێدایە سەگەکی حال ئەوە زمانە والله بابا هەدیینە والله بابا خۆیە نەژاری دوو پشکانی لە زمان نەحەزان من بەدەڕکەی ئامین یا ڕەبی قرسو غاي شيوي دمجين توي مال بندي